خوشکە ئیمان فەرموو پەیوەندێکی ترمان لەگەڵایە. السلام عليكم مامۆستا. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. دادە ئیمان. باش مامۆستای زۆر بەڕێز. یەخوا هەر بەڕێز بن لای خۆی پەروەردگار، زۆر سوپاس دەکەم. دەستخۆشی لێ دەکەم مامۆستا، خی گەورە پاداش بداتەوە. لەگەڵ ئێوەی بەڕێزیشە زۆر سوپاس خوشکی من. مامۆستای پرسیارم هەبوو. فەرموو. ئەم لە نوێژێ بە هەر لە چوار کاتی لە هەر چوار کاتی بە سوورەتی فاتحە دەخوێنم و لە ڕکوع و سجودیش یەک جار ئەوەی دەکەم سوبحان الله وبحمده سوبحان الله العظیم، یەک جار لە هەر چوار کاتیش بە سوورەتی فاتحە دەخوێنم. تۆ قل هو الله ئینا عەطەینا سوورەتەکانی تر هەر نازانی؟ بەری وڵڵا هەمووی دەزانم، بەس وڵڵا حەزم لێ ینی ئاها بە کورتی نوێژەکەی بکەم مامۆستا، لەوەی باشێکە نوێژینەکەی بەسەرچاو ئینشەڵڵا جوابت دەدەمەوە بەسەرچاو. تۆزە قەلبم گرانە لە نوێژ وشتیوە، ئەگەر نوێژەکەی بکەم باشترە بەو شێوەیە نەک نوێژینەکەم. بەسەرچاو قسەی لەسەر دەکەم بەسەرچاو دادە ئیمان. خوشکە ئیمان فەرمووی لە نوێژە سستم تەنها سوورەتی فاتحە دەخوێنم و یەک جار دەڵێم سوبحان ربی الأعلى سوبحان ربی العظیم. خوشکی بەڕێزم نوێژەکەت تەواو دروستە، نوێژەکە لای خۆی گەورە قبوڵ کراوە، بەڵام هەوڵ بدە ئەو کاتانەی کە هەتا ڕادی تەواو لەسەری قل هو الله ئەحد سوورەتێکی زۆر زۆر پیرۆزە، هەر کەسی ئەم سوورەتەی خۆش بوێ دەبێتە خۆشەویستانی خوا. ئینا عەطەینا هەموو سوورەتەکانی قورئانی پڕبەرەکەت و بەخشش پڕبەرەکەتن. نوێژەکەت ئەجرەکەی زیاتر دەبێ لە نوێژە چوار ڕکاتیەکاندا و لە نوێژی مەغریبدا، نوێژی نیوەڕۆ عەسر، نوێژی مەغریب و عیشا لە دوورکاتی یەکەمیاندا، واتە لە دوورکاتی یەکەما لە دوای فاتحاوە قل هو الله بخوێنە، ئینا عەطەینا سوورەتێکی کورت بخوێنە. ئەوەی تری دوورکاتەکانی دوایی بە سونەت نییە قل هو الله کە بخوێنی، بەڵام ئەگەر هەر نەتوانی بەڵێ نوێژەکەت بە یەک فاتحا خوێندن لە هەر ڕکاتێکە کافیە و واجب نییە سونەتە ینی سوورەتی تر بخوێنی، و یەک جار سوبحان ربی العظیمیش کافیە. واتە گرنگەوەی ئەوەندە بەڵام وریابە کە دەچێت سەر ڕوکوع دەبێت لەشت لە جوڵە بکەوت بێ، ینی تۆ پشتت ئەوان نەکەی و خێرا هەڵچێەوە لە سوزدە ئەوەندە بمێنیەوە لەشت لە جوڵە دەکەوێت. خوشکە ئیمان ئاگاداری ئەوە بە گرنگ نییە سێ جار دەڵێ سوبحان ربی الأعلى یان جارێک دەڵێ یان دوو جار دەڵێ، گرنگەوەی لە سوزدەیە ئەوەندە خێرا هەڵنەستی و هین نەکەی پەلەپەل نەکەی لە وا بێ سوزدەکەت دروست نەبێ، ڕکوعەکەت دروست نەبێ، ئەبێ ئەوەندە بمێنیتەوە کە لەشت لە جوڵە دەکەوێت. واتە بەشی جارێک دوو جار سوبحان ربی الأعلى بڵێ بە ئیزنی خی گەورە نوێژەکەت هیچ خەلەلێکی تێدا نیە، بەڵام ئینشەڵڵا دڵی خۆت زیاتر بە نوێژەکان خۆشکە. ئەوە بەڕاستی شەحن بوونەوەی دین و ئیمانە، پەیوەندی بەستن لەگەڵ زاتی خی تەعالادا، بیر لەوە بکەوانێک کە تۆ لە حزوری خوادای، ئەگە میوانێکی خۆشەویستت بێ ئامادەی چەند کاتی پێدەبەخشی، چەند مشتاقی بینینی ئەی ئەو ڕب العالمینی کە ئەو هەموو فەزڵ و چاکەی هەیە بە سەرمانەوە، چەند لە ڕێگەی نوێژەوە پەیوەندی بە خی پەروەردگارەوە بکەین. پێویستی خی گەورە دادە ئیمان ئەمانە بێنە مێشکی خۆتەوە، نوێژەکان زیاتر لا خۆشەویست دەبن.